کە سوکاری ئەنفالکراوەکان پۆل پۆل ڕوو لە ماڵی مەریەم دەکەن و کەلوپەلی ئەنفالکراوەکانیان دادەنێن تا پارێزراو بن و خەڵکی بیان بینێ. مۆزەخانەکە لەلایەن ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە ناحەی ڕزگاری کراوەتەوە و هێشتا سەرەتای دامەزراندنیەتی. بەڵام ژمارەیەک کەلوپەل و کەرەستەی ئەنفالکراوەکانی تێدا هەڵگیراوە. بۆ نمونە چمەتە ئەڵمانیا برمیانتە سەر مۆزەخانەی نازیەکان گڕمانیان داوە ئەوانە کتێب چەندەها ساڵ بەلەیسەوە پەڕ نووسراوە نمونێ و هەڵگیراوە. ئێمەش نمونەیە لەوانەمانە بێت نەکوایە لە ناو بدرێ. ئێستا ئەمە شتێ باشە دەستخۆشی بیرۆکەکەی کاریخان و مامپۆڵاکەم و دەستخۆشی ئەوانش ئەەکەموە تیا هیلاک بوون و ئیشوکاری تیاکەن چووە خۆبۆشی چووە مۆزەفی کار بۆ ئەم شوۆنە ئەکەن زۆر ئیشێ باشیان کردووە. ئەنی ئەوە لە دڵ ئێمە داوە بوو ئەمان جێبەجیان کردو ئینشاءڵڵا. مەریەم ئەو ژنەی شوێنی هەڵگرتنی کەرەستەی ئەنفالکراوەکانی بەناوەوە کراوە. کچێکی بەجێماو بوو لە ئەنفال. لە کاتی پرۆسەی ئەنفالدا مەریەم لە کوڕەمامێکی مارە کرابوو بەڵام کوڕەمامەکەی ئەنفال کرا. بۆیە تا لە ژیاندا بوو وەکو وەفایەک بۆ دەستگیرانە ئەنفالکراوەکەی مەریەم هاوسەرگیری نەکرد و لە ساڵی 2009 کۆچی دوایی کرد. ئەو بینایەش کە کەرەستەی ئەنفالکراوەکانی تێدا هەڵگیراوە بینایەکی کۆنی سەردەمی بەعسە و وەکو خۆی هێڵراوەتەوە. دوای ئەنفال چەند خێزانێکی کە سوکاری ئەنفالکراوەکانی تێدا ژیاوە. ئێرە ئەم مەرکەزە سێ ماڵی تیا بوو، دایکم سێ خوشکن هەرسێکیان پێ ئەنفالە مناڵەکانیان گشتی ورد بوو. ئێمە تقریبەن حەوت هەشت ناڵبووین گشتمان پێکەوە گشتمان بچوو بووین هەر لە مەرکەزە ئاژیاین. ئیتر ئەم مەرکەزە بۆ ئێمە هەموو یادگاریە دەستخۆشییان یەکەین بۆ بنەزەمەی هاوکاری ئەڵمانی کە توانیانە ئەم یادگاریانەی ئێمە وەکو خۆی بهێڵنەوە و نێڵن بفەوتێ. ئەم یادگاریانە کایبینین ئیساکە ئەمە کۆن ئێمە بچوو بووینە تەبعاً مناڵێک کە بچوو بوو هەموو کاتێک نووسین و شتوین خۆی ئەکا لە هەر شوێنێکا بێ تازە فێر خوێنەواری و تازە فێر نووسین و شتبووین تر ئەو بەهین ئەوانەوە لێمان کرد ئیساکە ئەمانە ئەمە ئیسەمە ناوی منە ئەمە هەژار برامە و ئەمە ڕێبار برامە ئەو ناوەکان هەر نووسیمانەوەینی و ئەمە کۆمەڵ یادگاری ئەمە ئیسەمە کارۆخ میمزامە ئەمەش هەر بچوو بوو پێکەوە بووین هەرێرە. لە نێو مۆزەخانە تازەکەی ئەنفالدا وێنەی ژمارەیەکی زۆر کە سوکاری ئەنفالکراوەکان هەڵواسراوە کە هەریەک لەو کەسانەی وێنەیان گیراوە شاید حاڵی تراژیدایەکی گەورەن. ئێمە بە ئامانجی ئەو پرۆژە ئەم کەرەستانە لەم بینا کۆکەینەوە بۆی کە ڕۆژێک بە ڕۆژان ئەگەر ئەو مۆنەمنتەمان دروست کرد ئەم کەرەستانە لێرە بگوازینەوە بۆ ئەوێ و ئەم بینایش وەکو کۆنترین بینا لە ناحیەی ڕزگاری کە ئاسەواری حەزی بەعسە لێرە ماوەتەوە پێمان باش بوو لە ڕوخان بیپارێزین و هەموو ئەو کەرەستانەی کە لە کەسوکاری ئەنفال بەجێماوە لێرە کۆی بکەینەوە. بڕیار وایە بڕێکی زۆر لە کەلوپەلی ئەنفالکراوەکان لەلایەن ڕێکخراوی هاوکاری ئەڵمانیەوە کۆ بکرێتەوە. دواتر لە مۆزەخانەیەکی گەورەدا نمایش بکرێن تا ببێتە هۆی بە زیندوو هێشتنەوەی تراژیدیای ئەنفال. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، گەرمیان.